ئامرازی وەکو ChatGPT بەڵێ نووسینت وەکو بەرهەمێک بۆ بەردەست دەخات، بەڵام زۆر جار هەیە چالاکی نووسین، زۆر چالاکی دیکە هی ئەوە نییە، ئامانجەکە ئەوە نییە کە تا خوێندکارە باشترین نووسینی خۆی بەرهەم بهێنێت. بە هەمان شێوە لە خوێندنەکانی دیکە ئەندازیارێکی شارستانی بەڕاستی چاوەڕێی ئەوەی لێ ناکرێت کە پرۆژەیەکی کامل متەکاملی ئەندازیاری لە دروستکردنی بینایەکدا لە سەرەتاوە تا کۆتایی وەکو بڵێ بەرهەمی خوێندنەکەی دروستکردنی بینایەک بێت. دوای تەواوکردنی یان تەواوکردنی خوێندنی ئەندازیاری دەبێت دڵنیایی ئەوە بدات کە ئەگەر ئەم خوێندکارەیە ئەم کەسە کە بڕوانامەی ئەندازیاری شارستانی هەیە ئەگەر لی داوا بکرێت پرۆژەیەک بکات بە دڵنیاییەوە دەتوانێت، بەڵام مەرج نییە تا خوێندکارە بەرهەمێکی وای هەبێت کە وەکو ئەو وابێت کە حازر بێت و بچیتە ناوی. ئەندازیاری کۆمپیوتەر بە هەمان شێوە، خوێندنی پزیشکی بە هەمان شێوە، خوێندنی پەروەردە بە هەمان شێوە. کەسێک کە بڕوانامەی مامۆستایەتی وەردەگرێت مانای وانی ئەزمموی مامۆستایەتی زۆر و زەوەندەی هەیە، بەڵکو مانای ئەوەیە کە بنەماکانی مامۆستایەتی لەلایە، تواناکانی مامۆستایەتی گەشەی کردووە و دووبارەی کردوتەوە و خۆی لەسەر لێ ڕاهێناوە کە ئێستا دەچێت مامۆستایەتیەکەی دەکایە دەچێتە بوارەکەی خۆیەوە و لە کەرت و بەشی خۆیدا کار دەکات، دڵنیایی ئەوە هەیە کە ئەوەی لێ داوا دەکرێت دەتوانێت بیکە.